مناڵە چاوگەشەکانی کوردستان سڵاوی خواتان لێبێ خۆشحاڵ و بەختۆری وام جارش بەوەی خۆشەویست شاد بینەوە لە ڕێپۆرتاژێکی تایبەت بە پێشانگای هەش باخچەی مناڵانی سنووری پەروەردەی ناوەندی هەولێر سازی کردووە لە باخچەی مناڵانی هاشە لە باخچەی مناڵانی جا هیواداری مناڵانی چاوگەشی جوان ئەوانەی کە لەم پێشانگایە بەشدارن پێشانگایەکە تایبەتە بە هۆیەکانی فێرکردن بۆ مناڵە چاوگەشەکان هیوادارم ئێوەی خۆشەویست سوودی لێ بینن و با پێکەوە بچینە پێشانگایەکە و چەند کارێکی هونەری کە مناڵانی خۆشەویست ئەنجامی دەن و چەندین چاوپێکەوتنیش لەگەڵ مناڵان دەکەین و بە هیوای ئەوەی سوودی لێ بینن و ببێتە جێ ڕەزامەندی ئێوەی ئازوو خۆشەویست فەرموون لەگەڵمان بن. سەرەتا سوپاسی مامۆستانی چاڵەکی قوتابخانەکان دەکەین بە تایبەتی مامۆستا دنیا واروان مامۆستا سامان زۆر سوپاس بۆ ئێوە سەرکەوتوو بوون. جا خۆشەویستان و ئازیزان دەستپێکی هەر بۆنەیەک پێویستە ئێمە دەقەیەک وەستین بەڵام خۆشبەختانە ئێستا ئێمە وەستاین بۆیە با پێکەوە بۆ دەر سوودی ئێرەقین. یەک دوو سێ چوار
میوان خۆشی فرایدڵ بە میوان دڵ دەکرێتەوە باخچەمان دەڕازێتەوە بە میوان دڵ دەکرێتەوە باخچەمان دەڕازێتەوە خۆشەویستان و ئازیزان مناڵە چاوگەشەکان گوڵە جوانەکاندای و بابا بینەرانی خۆشەویست ئێستا مامۆستا کوردستان وەکو سەرپەرشتیاری باخچەی هاژە ئەمڕۆکە بەشدار لەم پێشانگایە سەبارەت بم پێشانگای مامۆستا چی دەڵێ؟ سپاستان دەکەم دەستان خۆشبی ئەو پێشانگایە هەشت باخچە بەشداری کردێ لەو پێشانگایە هەر کەسە بە بابەتی هۆیەکانی فێرکردن بەشداری کردیا بە شێوازی زۆر جوان بە هۆیەکانی فێرکردن سەبارەت بە ژوورەکان هەر ژووریان هەیە هەر ژوورەک و بابەتی خۆی هەیە ئەوانە هۆیەکانی فێرکردنیان ئامادە کردیا شتی ڕۆن و وازح و شتی گونجاوە تا چەند ئەم پێشانگایانە کە لەلایەن چالاک و قوتابخانەکانەوە دەکرێتەوە گرنگی هەیە بۆ پەروەردە و فێرکردن بەڕاستی زۆر گرنگی هەیە ئەو پێشنگایانە هەوڵەکی زۆر وا دەداتن منداڵ سەرکەوتوبی لە ئیشوکاری خۆی و هەروها مامۆستایەکان بەڕێوبەرەکان دەتوانێت زانیاری زۆر وەرگن ئێستا بۆ نمونە هەشت باخچە بەشداری کردیا ئەو هەشت باخچەیە بەڕاستی زانیاری نوێیان پەیدا کردیا لەوانەیە زۆر باخچە هەبی ئەو بیرۆکەی نەبیتن دەتوانێت ئەو بیرۆکەی وەرگری چونکە لە ئارادایە هەشت باخچەی دیکەش عینەن بەشدار بن وەکو ئەم باخچەیە شێوەکانی ئەو هۆیەکانی فێرکردن بەکاربێنن زۆر سەلامەت سپاستان دەکەم دەستان خۆشبی زۆر سپاس ئەنگۆش سەرکەوتوو بن دەست خۆش سپاس. بەڵێ خۆشەویستان و ئازیزان هەر لە پێشانگای هۆکارەکانی فێرکردن چامان دەکرد بە مامۆستا کامەران مامۆستایەک تایبەت بە ژینگە تایبەت بە تەندروستی بۆ قوتابخانەکان مامۆستا کامەران و کاتە باشتر مامۆستا ئێوە ئەمڕۆ بەشداریتان کردووە تا چەند ئەم پێشانگایانە دەبێتە هۆی ئەوەی قوتابیان سوودی لێ بێن تاوان دەستخۆش لە جەنابەتەکەم تەشکر لە تەلەڤیزیۆنەکەشتان دەکەم تاوانە و پێشانگایانە بەڕاستی زۆر شەشی مهمە زۆر تربێویە پەروەردەیە دەتانی هەموو شتێکی قوتابی ویان ئەو منداڵە فێری هەموو شتێک لێبیتن لە هەموو بوارێک لە ڕووی ژینگەی تێدا هەیە لە ڕووی تەندروستی تێدا هەیە تاوان تازە ئەو غرفەشیان کردی لێرە غرفەی تەندروستیان کردی ئەو یەکەم زار لە هەم ڕۆزەکان ببینم غرفەی تەندروستیان لێکرابیتن خاصە ئێستا لەو وەرزش ئێستا وەرزی ئەو ڤایرۆسە و ئینفلۆنزە هەیە ڕێنماییمان ئێستا ئینشاڵڵا دابەش دەکەین سەر ئەو ڕۆزەکان و قوتابخانەکان و لە هەموو بوارەکانی ژەوێ مامۆستا ئێوە وەکو چالاک قوتابخانەکان کە هەمیشە لە خزمەتی پەروەردە و فێرکردن و واروها ڕێنماییکردنی مناڵانن
ئێوە چ باشە مناڵان بیکەن لەم وەرزە کە تۆ بەڵێ. باسی ئەو پەتای دەکەی و باسی ئەم فرۆزە ئەو وەرزە زۆر میمە ئێستا مامۆستایان دەبی قوتابیان زۆر جوان و هوشار بکرێنەوە لە بواری دەست شوشتن خازن دەست شوشتن بە نسبەتەمە لە بواری تەندروستی زۆر میمە چ ئەو ڤایرۆسە بە دەست شوشتن دەڕوا بە سابوونی دەڕوا بە دویتۆری دەڕوا بە هەموو مەسائلی کیمیاوی دەڕواتن قوتابی بە زۆرترین کات ناوی کە دەستی دەشواتە نابی دەستی لەناو دەمی بنێ یان لەناو لوتی بنیان لە چای بنێ چ ئەو ڤایرۆسە نەقل دەکاتن ئەوزر لەهۆی باشترا مامۆستایان لەو بوارەی دەبی زۆر جوان قوتابیان فێرکەن دەست شوشتن لە هەموو شەشی میمە هەموو وەختێک دەبی جوان دەستیان بشرێتن و خۆشان دوورکەون لە قەڵەباڵغی خۆشان دوورکردن لە جێی فەوزا و هەرا و هۆریا و جێی پیس و خاصن ئاژەڵ و جێ وەختی جێ ئاژەڵ و ماژەڵ وانە نایبستنەوێن دەرێستا زۆر سپاس دەست خۆش بەمسە زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان وای زانم ناڵە چاوگەشەکان چامان دەکەوێت بێکچێکی جوان ئەمڕۆ بەشداری کردووە لەم پێشەنگەیە ناو چییە؟ لوین جوانی باشم تۆ بەشداریت کردووە لە کام باخچەی؟ ها باخچەکەتە ناوی چییە؟ باخچەم داڵانی هاژە هاشا دڵت خۆشە لە باخچەکەیەوە ئەو پێشەنگیان کردەوە؟ بەڵێ باشە گۆرانی دەزانی؟ چ گۆرانی؟ میوانان ئازیزان بەخێر هاتن سەر چاومان میوان ئازیزاوە گوڵ میوان خۆشی و چڵای دڵ بە میوان دڵ دەکرێتەوە باخچەمان دەڕازێتەوە. باشە ئەگە میوانێکتان هات منداڵەکیان هەبوو لەگە مناڵەکەی یاری دەکەی؟ بەڵێ هەر بژی بۆ تۆ زۆر سپاس. بەڵێ مامۆستاکاوەتەوەکو بەرپرسی چاڵش قوتابخانەکان ئەمڕۆ کە بەشدارن لە کردنەوەی پێشانگای هەشت باخچەی ساوان هەشت باخچەی مناڵانی حکومی کە ئێوە پێ هەستانە لەم پێشانگای فێربوونی هۆیەکانی فێربوون ئێوە چتان هەیە بووە ئەو پێشانگای؟ ئێمە وەکو ساڵاتی قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر هەر لە سەرەتای بدایەتی بوونەوەی قوتابخانەی هەوڵماندا 50 باخچەی منداڵانمان هەیە لە سنووری بەڕێوەبەرەتی پەروەردەی ناوەندی هەولێر هەوڵماندا پێشەنگای هاوبەش بکەنەوە لەو باخچەکان بە شێوەی گروپات ئێستا کە 6 گروپمان دەستنیشان کردی هەولێرمان دابش سەر 6 گروپی کردیا هەر گروپە چەندین باخچەی لە خۆی دەگرێت ئەو ڕۆکە ئەو پێشنگای ئەو ڕۆ دەبین هۆیەکانی فێرکردنە ئەو مامۆستا بە ڕێزانەی کە لە باخچەی ساوایان چۆنیەتی بەکارهێنانی ئەو هۆیانەی کە هۆیەکانی فێرکردن کە لەوە منداڵان بکاری دێنن زیاتر ویستمان ئەوەی زیاتر پیشانی باخچەکانی تریش بدەن کە وەوی ئەزمۆنیان زیاتر بی لە بواری زیاتر بەرەو پێشبردننی توێژی منداڵان و خزمەتکردنی منداڵان لە بواری هەم هوەر و هەم ئەدەب و هەم زانستدا ئەو پێشنگایش هەشت باخچەی ساوایان لە خۆ دەگرێت هەشت باخچەی منداڵان هەر باخچە و بە جۆرێک لە کارەکانی کاری دەستی بەکاری ناوە لە هەمان کات لە هۆیەکانی فێرکردنیشی بەکارنە زۆر کاریشێ نوێ ئەو ڕۆکە بۆمە شتێکی نوێ دەستخۆشی لە مامۆستایانی باخچەکان دەکەین بەڕاستی کارەکان جێی سەرنجە و دەستخۆشیان دەکەین وێ سەرکەوتنیشان لۆ دەخواست. بەڵێ مامۆستا کردنەوەی ئەو پێشانگە تا چەند گرنگە بۆ باخچەی مناڵان و بۆ مناڵانی چاوگەشتی جوان؟ سەرەتا گرنجەکەی لەوەیدایە ئاشنایەک دروست دەبێت لە نێوان هەموو باخچەکان لەگەڵ یەکتریدا دوو مامۆستایەکانی ئەوانەی کە ئەزمۆندارن لەو بوارەوە تێکەڵاوبوونێک دروست دەبێت لێە ڕاو بیر و بۆچوونەکانی لە نێوانێدا دەگۆڕدرێتەوە ئەمڕۆ ئەو پێشنگایە کە دەکرێتەوە بە شێوەیەکی گشتی هەموو باخچەکانی تر هاتنە تەمەشا کارەکانیان دەکەن کەواتە هەم تێکەڵاوبوونەکە هەمیش داهێنانی نوێ دروست دەبێت ئەمە هەوڵ دەدەن وەکو پەروەردەی ناوەندی هەولێر زیاتر کار لەسەر بکەین ڤیدیۆکەی نوێ و داهێنانی نوێ لە مامۆستای بەڕێزەکان و کە بەردەوام خولیش دەبینن خولی هوەری دەبینن لە پەروەردەی هەولێر بەڵێ دەبینن لە هەمان کاتژامە پار ساڵ خولی مۆسیقاشمان لە مامۆستایانی باخچەی ساوایان کردەوە ئەوجا هەوڵ دەدەین زیاتر ئەوانە بیرۆکەی زیاتر لە نێوانیدا بگۆڕدرێتەوە بەرەو پێشش بچن و باخچەکان سوودی لەگەڵ منداڵەکان زیاتر گرنگی ئێمە ئەوەیە کە منداڵەکان بتوانن لەگەر ئەو سەردەمەوە ئەو تەکنۆلۆژی ئێستا بەرەو پێش بچن. زۆر سپاس بۆتون. سپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێنە سەر چاوان.
مناڵە خۆشەویستەکان و گوڵە جوانەکانی دایە و بابە سڵاوی خواتانە بێ ئێستا چامان دەکەی بۆ کچە جوانە ناوی شادی شادی چۆنی؟ بەژوو شادیە تو لە باخچەی؟ باخچەکەتە ناوی چییە؟ هەژان خۆشە؟ باشە چێوا جوانی کردی؟ دەگو دایکرد ئەدی تو جلوبەرجی پێشمەرگەت لەبەرە؟ پێت خۆشە لە دوا ڕۆژ ببی بێ پێشمەرگە؟ دەگۆرانێکم پێشکەش نازانی؟ ئەدی ئەو چاویلکی دەدەیە من؟ لەبەرچی؟ نەدەمێ ناماندەیە باشە هەر بژی زۆر زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان و ئازیزان مناڵە چاوگەشەکان بەیتان باش چۆنن؟ چۆنن؟ ئەوڕۆ بەشداری تا کردو دڵتان خۆشە؟ زانیە گوڵە جوان ناو چییە؟ عارف هەی ئافرین ئەتو ناو چییە؟ زارا زاراخانە دێتو ناو چییە؟ هاژە هاژە هەریان هەریات وەنەوشە وەنەوشە باران ئەتو بارانی؟ ئەوە لێ دنیا هەموو دەباری باران دەباری هەر بژی بارانجا ئەتو ناو چییە؟ ئەلین ئالین خان ئەتو ناو چییە؟ ڕۆزی ڕۆزی خان چۆنی؟ باشم بەس پێمرت شێوە جوانی کردی؟ لە باخچەی چاوانن؟ ئافرین دەموت چاوتان دەشۆن؟ دەستان دەشۆن؟ تو ناو چییە؟ نور نور دەخۆی سەرکەتور لەگە شفتەی؟ نور چێ ئەو کەسێ جوانی کردی نور؟ دایە باشە چ پێشکەش دەکەن گۆرانێکی خۆش؟ یاڵە نینۆ کردن یەک دوو سێ هەر بژی بۆیەوە چەپرەک لێدەم بۆ خۆتان تەمەند درێژ بن گوڵە جوانەکان زۆر زۆر سپاس. مناڵانی خۆشەویست و گوڵە جوانەکانی دایە و بابە سڵاوی خواتان لێبێ ئێستا ئەمڕۆ کامە لە باخچەی مناڵانی هاژەین کە پێشەنگای بۆ هەشت باخچە کراوەتەوە بۆ هۆکارەکانی فێربوون ئێمە چامان دەکەوێت بە خانمێک بە گوڵێکی جوان بزانام ناوی چە ناو چییە؟ شەهەدا شەهەنا چۆنی؟ باشم بەس پێم لێ لۆندە جوانی چێوا جوانی کردی؟ داکەم دایکرد ئەو جلو بەرگە جوانە بە خۆت هەڵبژانیان دایلۆ هەڵبژاردی بەخۆم بەخۆت یان شەکر خەیاتی گۆتت خەیات ئەو هەڵنۆ بدورە هەیە بزانم چی گۆرانی دەزانی گۆرانی میوانان ئازیز بەخێراتن سەر چامان میوان ئازیزەوە گوڵ میوان خۆشی و چرای دڵ بە میوان دڵ دەکرێتەوە باخچەمان دەڕازێتەوە بە میوان دڵ دەکرێتەوە باخچەمان دەڕازێتەوە. باش ئەگە میوانتان هات ئەتوو بە خێراتنیان دەکەی؟ بەڵێ. باشە لەگە منداڵەکان دادەنیشی یان لەگە گەورەکان؟ لەگە منداڵەکان. هەی ئافرین بۆ تۆ هەر بژی گوڵە جوانەکەم زۆر زۆر سپاس. بەردەوامین لە چاپێکەوتنەکانمان لەگەڵ ئەو گوڵە جوانانە ناو چییە؟ مستەفا. چۆنی کاکە مستەفا؟ باشە. ئەو جلو بەرگە جوانت چییە لەبەرتە کاکە مستەفا؟ وەڵا داکرد لە بەکڕی بە. داکرد لۆی کڕی؟ هەی ئافرین نۆدای. باشە مستەفا باخچەکەتە ناوی چییە؟ باخچەی منداڵانی ئەوین. ئەوینیە تو؟ لە باخچەی ئەوینە. بزانمە ئەو کچە جوان ناوی چییە؟ هودا. هودا خان چۆنی؟ باشە. چی ئەو جلە جوانی لۆ کڕی؟ دایکم. هەی ئافرین یعنی ئەو جلە جوان کڕیا لە ڕۆژی جلو بەرجی کوردی لەبەری دەکەی؟ بەڵێ. لۆ نەورۆزێش؟ بەڵێ. ئەی چی ئەو تۆقە جوانی لۆ کڕی؟ دایکم. باشە لە باخچەی مامۆستایەکان
گۆرانی تا فێر دەکەن بەڵێ چ فێر بووینە گۆرانی یەکم بۆ هەرسێکتان هەرسێکتان کەروێشکێکی خرپن بووم چاوڕەش زۆر هێمن بوو کەروێشکێکی خرپن بوو چاوڕەش زۆر هێمن بوو بازی ئادا بۆ لای من توگنەرم و کامێک شێرمێ بازی ئادا بۆ لای من توگنەرم و کامێک شێرمێ گەڕاوە بۆ لایلایە تا بۆی بیکە لایلایە گەڕاوە بۆ لایدایە تا بۆی بیکە لایلایە باشە پرسیارێک لێم کەروێش گۆشتی دەخوا یان جێزەر جێزەر چ دەخوا جێزەر ئەدی ئەتو چ دەخۆی گۆشتی دەخۆی ئەنیە جێزەرش دەخۆن بزانمە کچە جوانە ناوی چییە لیا لیا ئەوە چێوا جوانی کردی داکەم سۆراویش لە خۆدا جارێ گوچکۆکەنی سۆراوی لە خۆ دەدەی بە کەینە گەورە بووی ئەو سۆرای لە خۆدا باشە خەداکەم لۆ لێدا باشە بەس بجارشکە ئەگەر هاتی بدە سۆراوەتی تەن کۆکەم لۆ لێدا ئەگەر لێ نەدەی باشترە باشە باش و پیشتر جوانت ئەزیەتی نەخۆ باشە گوڵەکەم باش باخچەکەتە ناوی چییە بەختە منداڵانی ئەوی ئەتو لە ئەوێنی ئەوینیانی خۆشەویستی ئەتو خۆشەویستی لە مامۆستایەکان ئەی بۆ بە هاوڕێکانت ئەدی بۆ کەلوپەل و باخچەکە ئەو شتەیە هەر بژی بۆ تۆ زانە کچە جوانە ناوی چییە برەوەڵا سەما لەگە ناکاتن دە باشە مناڵە چاوگەشەکان گوڵە جوانەکان دادێنەوە لاتان بەڵێ خۆشەویستان و ئازیزان مناڵە چاوگەشەکان چامان دەکەوێت بەو کوڕە جوانە ناو چییە؟ محەممەد ئەتو کاکە محەممەدی چێ و کاتە جوانی لۆکڕی؟ دایکت هەیە ئافرین باشە ئەتو پێم بڵێ بزانم کەنانی دەخۆی دەستی دەشۆی؟ دەستی دەشۆی جوان جوان ئەدێگە پەسیور لێبوو چ دەکەی؟ بە کلێکسی من کەپوت دەستڕیان بە کلێنکسی خۆت خۆ هەیە ئافرین زانە مناڵە چەند زیرەک و عاقڵە دەرێ بە کلێنکسی خۆم کەپوی خۆم دەسڕم گۆرانی دەزانی؟ بەڵێ دە گۆرانێکم داڵ پێسان بۆ هەڵەبجە دەناڵی کە پێنج جار بێتاوان لە شازدە سێ چەند نەما من کاتێکن یاباران نەهار بوو بەناوجیا بەڵام دایە و مامۆستا دەیانگەیاندوم ئێستا بزانم چی قەوباوە هەشتاوە چی ڕووداوە لە ڕۆژێکی وەکەمڕۆ لەناو شاری هەڵەبجە لەناو ئەو هەموو گەنجە لەناو پیر و پەکەوتە هەڵەبجە ئەی چاوەکەم بمبورە جارێکچکەم بەڵام پەیمان بێ پەیمان کە گەورەم بەتڵوجان خزمەت کەپتا باو وەکو لێرە چاو هەی ئافرین دەزانی هەڵەبجە چێ بوو چی لێ هات؟ نازانیەوە نیە ئەوەی کە گۆرانەکەت گوت شارێکە چیوا باران کرا وایە ئەتوش گۆرانەکە بەستەدا گوت ئەمەش دەرێن دەست خۆشبی دەستی مامۆستایەکەش خۆشبی لە کام باخچەی؟ باخچەی هاژە هاژە هەر بژی بۆ تۆ بەڵێ خۆشەویستان و ئازیزان هەر لە پێشانگایەکە چامان دەکەوێت بە گوڵە جوانانە بزانی ناویان چێ ژیانە ناو چییە؟ خۆشی خۆشی کوی باشم ئەتو خۆشەویستی داوی بابەی؟ چی ئەو جورە جوانە و ئەو دیزاینە جوانەی لە دروست دانای دایکت یا مامۆستایەکانت؟ دایکم دایکت کەوایە بەجێ دەکەی ئەگە گوتی بارانە مەچوە دەری دەچێت دەریان نەچێت دەری ناچی؟ هەی ئافرین نەکەی بچی باشە؟ هەر بژی بۆ تۆ دە گۆرانێکم بۆ ئەبێرت چیتەوە زانە کچە جوانە ناوی چییە؟ ناو چییە تو؟ سایە ئەتو سایەخانی؟ خزمی خۆمانی؟ ئینگلیزی دەزانی؟ نازانی ئافرین ئەدی بزانم چی ئەو خەناوکەی لۆکڕی؟ داکەم دایکت؟ باشە ئەدی لەگە هاوڕێکانت کەنانی دەخۆی دەستی خۆت دەشۆی؟ بەڵێ بۆچی دەبی دەستمان بشۆین؟ پیس دەبێت پیس دەبی باشە یەک کۆ یەک دەکات چەند؟
نازان یەک کۆ یەک دەکا دوو دەکا چێ؟ دوو هەی ئافرین ئەتوو لەگەر خۆشی دەبنە چێ؟ دوو گوڵی جوان باشە ئەگەر لەناو باغەچی پەپولەت بینی پەپولەکان دەگریان بەس سەیریان دەکەی بەس سەیران دەکەم بەس سەیریان دەکا بڵێ بەس سەیریان دەکا زانە ئەو گوڵە جوانانش خۆیان ئامادەکردی ڕاوەستانە ناوە چییە؟ نەواز نەواز چۆنی؟ باشم بۆ چییە و جلە جوانە و چەفیە جوانە چێنۆی کڕی؟ داکرد دایکت دایت خۆشەوێ؟ ها دایت خۆشەوێ؟ باشە ئەگەر لە ژۆرێ سۆبە پێبیتن دەبێ ئەمە غارغانانی بکەینە ژۆرێ؟ نەخێ ئای ئافرین بۆ تۆ ئەدێ تو ناو چییە؟ چۆنی؟ باش لەوەندە جوانی چێوا جوانی کردی؟ تاکو حەزت لە چ خواردنە چییە؟ هێلکە؟ هێلکە؟ یان ماست؟ ماس ماست بەنانی دەخۆیتی بەنانی تری دەخۆی یان بەنانی فڕی؟ ئاخ بەنانی فڕی دەخواتن ناو چ بوو؟ نەوا نەوە ماشە و خوشکتە خۆش دەوێ نەوا و نەواز هەر بژی زۆر زۆر سپاس هەموو ئەو باخچانەتێکی کە بەشدار بوو و ئەوانەی کە بەشداریش دەبن لە ئایندەدا هیوادارین توانینمان ئەو مامۆستایانە قسمەتێکی بچووک بە ناڵانمان بکە لە ڕێگای پەروەردە و فێرکردن بۆیە مامۆستا لێر و مامۆستایانی بەڕێز و خۆشەویست لە پەروەردەدا دیاری برنگ ڕێزلێنان و بڕوانامە ڕێزلێنان پێشکەش دەکەم بەڵام سەرەتا دیار مامۆستا دیار بەتەمایە تێک پێشکەش بکە بازەنان بەیانیتان باش سوپاس بۆ هەموو لایەک سوپاس بۆ چالاکی قوتابخانەکان کاساوە بەڕێکخستنی ئەم پیشانگایە جوانەی کاری دەستی هەشت باخچەی سەنتەری شاری هەولێر دەستخۆشی بۆ مامۆستایانی بەڕێز بۆ کارژێڕی قوتابخانەکان کە هەموو هەوڵێک دەدەن بۆ بە کۆمەڵێک وەسائل کۆمەڵێک هۆکار مناڵان فێر بکەن کۆمەڵێک بابەتی دەستی و داهێنان لایەن مامۆستایانەوە ئامادە دەکرێ و وەک هۆکارێک بۆ فێرکردنی منداڵان جێی دەستخۆشیە جێی سوپاسە سوپاس بۆ هەموو لایەک کە ماندوو بوون کە هەوڵ دەدەن و ئەوەی لە توانادایە دەیخەنە گار و هەوڵ دەدەن منداڵانیش ئەوەی لە توانایاندا لە بەهرەکانیان لە حەزەکانیان بیهێنە بەرهەم و ئەوەی پێویستە ئەنجام دەدرێتن لە باخچەکان دەستخۆشی دووبارە بۆ هەموو لایەک بۆ مامۆستایانی بەڕێز بۆ چالاکی قوتابخانەکان بۆ برایانی بەڕێزم کە ئەمڕۆ ئامادە بوون سوپاس بۆ هەموو لایەک دەستان خۆش بی بەربشین
بەڕێزان و خۆشەویستان ئێستا چامان دەکەوێت بە مامۆستا دلێر بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی هەولێر. مامۆستا ئەمڕۆ تۆ وەکو بەڕێوەبەر هاتی لەم پێشانگایە بەشدار بووی. ئەم پێشانگایەت پێ چۆن بوو؟ سوپاس بۆ ئامادەبوونتان. سەرەتا دەستخۆشی لە چالاکی قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر دەکەم و لە سەرجەم باخچەی ساوایان ئەمڕۆ کۆمەڵێک باخچە بەیەکەوە هەڵساون بە ئامادەکردنی پیشانگایەکی کاری دەستی و فێرکاری بۆ مناڵانی باخچەی ساوایان. جێی دەستخۆشیەکەوە کۆمەڵێک بەهرەی قوتابی، کۆمەڵێک توانای مامۆستایان تێکەڵ بە یەکتر کراوە، کۆمەڵێک بابەتی جوان، هۆکاری فێرکردن، کۆمەڵێک ئامراز فێری منداڵان دەکرێت لە هەندێک کەلوپەلی کەوا سادەیە ڕۆژانە دەتوانن سوودی لێ ببینن وەک هۆکارێکی فێرکردن بەکاری بینن. جێی دەستخۆشی ئەمڕۆ کۆمەڵێک بابەتی جوانمان بینی، کۆمەڵێک نمایش و کاری دەستی و وەسائیل و هەنگاومان بینی بۆ فێرکردنی منداڵ کە هەنگاوی نوێ بوون. دەستخۆشی بۆ مامۆستایانی بەڕێز، دەستخۆشی و ماندی بوون لە کارژێری قوتابخانەکان کە زۆر ماندوون باخچەی ساوایان. سوپاس بۆ هەمولایەکە ئەم پیشانگە جوانە و فێرکاریان ڕێخست. دەستخۆشیش بۆ ئێوە. زۆر سوپاس. هەر بژیت. سێوا مێواچی جوانە تشەشی سێوا مێواچی جوانە ڕۆژێ چوومە ناو باخان دەستم بدە ناو پەلکان خواردم بە هەردوو دەستان خواردم بە هەردوو دەستان بەبا بەبە بچکۆڵا مەگری بەرخۆڵا دایا دەستی گیراوە منی لای تۆ داناوە. بەڵێ مناڵانی خۆشەویست و پەپولە جوانەکانی کوردستان، بینەرانی کەناڵی مناڵانی فێرس، سڵاوی مامۆستا نەوزادی حاجی شوشە لەگەر ئەو گوڵە جوانانە لە باخچەی مناڵانی هاژە کە 8 باخچە بەشدار بوون لە پێشانگای کارەکانی فێرکردن. بۆ ئێمە هیوای تەمەندرێژی تامۆ دەخوازین. مامۆستایان قسەیان کرد، مناڵە چاوگەشەکانیش دڵیان خۆش بوو، گۆرانیان وت چەندین ساڵاتیشیان پێشکەش کرد. تەنها ئەوە ماوە بڵێن با کوردستانمان ئاوەدان بێ و مناڵەکانیشمان بە جوانترین شێوە پەروەردە بکرێ. تاکو ڕێپۆرتاژێکی تر پێتان دەڵێم کوردستان ئاوەدان و بای بای.